کاتژمێر 1.5 تەواو 1.5 نیوەڕۆی دوانیوەڕۆی ئەمڕۆ چەند گونجینێک لە سنووری نێوان کفری و کڵۆجۆ ئێمە ئاگادار کردەوە لە سەرکەوتنە خوارەوەی درۆنێک. ئێمە ئەو زانیاریمان وەکو سەرچاوەیەک هەڵگر بۆی بە دوواداچوونی بۆ بکەین پێش میدیاکانی دیکە دوای نزیکەی کاتژمێرێک هێزێکی ئەمنی ئاسایشی گەرمیان چوونە شوێنی ڕووداوەکە سەرچاوەیەک لە ئاسایشی گەرمیان تایبەت بۆ زوڵمی گەرمیان وردەکاری زیاتری ئاشکرا کرد سەرباری ئەوەی کە ئەوەی پشڕاز کردەوە ئەو سەرچاوی ئێمە کە گونجینانی و سنوورە ئێمەیان ئاگادار کردبووە. ئەو سەرچاوە باسی لەوە کردکە و درۆنەی کەوتۆتە خوارەوە قەباری درێژەکەی 2 مەتر و بووە و هەروەها 2 مەتریش پان بووە. هاوکات باسی لەوە کردو موشکی نەتەقیوی پێ بووە و پێ دەچێت بنزینی تێدا نەمابێ بۆیە کەوتۆتە خوارەوە چونکە تەنکی بنزینەکەی خاڵی بووە. ئەو سەرچاوی ئاسایشی گەرمیان باسی لەوە کرد کە هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتۆتەوە هاوکات نەبێتەوە کاری ئەوەی کە ئاگر و دروست بێ لەو سنوورە کە لە ئێستادا گیا و پوش و پەلاش و جاڕێ و سنوورە وشک بووە. هاوکات ئاماژەی بەوە کرد بە مەبەستی لێکۆڵینەوە لەلایەن ئاسایشی گەرمیانەوە درۆنەکە گوازراوەتەوە بۆ ئاسایشی گشتی لە پارێزگای سلێمانی بۆەوەی لێکۆڵینەوەی لەسەر بکرێت. دەمەوێت ئاماژە بۆ بکەم لە پاش گرژیەکانی نێوان ئیسرائیل و ئەمریکا کە چەند درۆنێک لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان جێگەیەک دەکردنە ئامانج یاخود دەخرێنە خوارەوە ئەو یەکەم جارە لە سنووری داری گەرمیان درۆنێک دەکەوێتە خوارەوە. بەڵام بە شێوەیەکی گشتی لە ماوەی دوای ئەم 10 ساڵەدا تا ئێستا 3 درۆن لە سنووری داری گەرمیان ئامانجیان پێکاو یاخود کەوتۆتە خوارەوەیەکێکیان لە سنووری نێوان کەلار دەربەندیخان بووە لە پشتی سایلۆی گەرمیان کە 4 کەسی شەهید کرد سەر بە هێزێکی کوردستانی باکوور بوون. هەروەها درۆنێکی تر لە گەڕەکی شەهیدانی کەلار ساڵی پار بووە هۆی شەهیدکردنی ئەندامێکی حزبێکی سیاسی سەر بە کوردستانی باکوور. هاوکات ئەم درۆنەی ئەمڕۆژ کە کەوتۆتە خوارەوەی زیانێکی گیانی و مادی نەبووە و وەک ئاماژەم پێکرد ئەوە سێمین درۆنە لە سنووری داری گەرمیان کە دوانیان ئامانجی خۆی پێکاو ئەمەیان هیچ ئامانجێکی نەپێکاو پێ دەچێت خۆی کەوتبێتە خوارەوە. بەڵام ئێستاوە درۆنە براوە بۆ سلێمانی لەلایەن ئاسایشی گەرمیانەوە گوازراوەتەوە بۆ ئاسایشی سلێمانی و ئەو شوێنش کە درۆنەکەی لێکەوتۆتە خوارەوە گوندی سەیمارەڵای پێدەڵێن لە نێوان قەزای کفری و شارۆچکەی کڵۆجۆ کە کڵۆجۆ دەکەوێتە نێوان کەلار و گوڵاڵەوە. بەڵام بەڵێ بۆ پێی کە گونجینان لە کاتی کەوتنی درۆنەکە سەرچوونەتە سەری بەهۆی گەرمی کەشوهەواوە ئەو کاترە دەرەوە نەبوونە. بەڵام بە ئێمەیان گوت ئاگادار بووینە کە درۆنەکە کەوتۆتە خوارەوە. ئێمە هەوڵماندا لە ئاسایش بپرسین ئەو سەرچاوی کە ئەو زانیاریانەی بە ئێمەدا کە زانیاری زیاتری لێوەربگرین ئەوانیش باسییان لەوە کرد بە هۆکاری ئەوەی کە ئاگایان لێنەوە ئەوانیش لەلایەن گونجینان و سەرچاو میدیاکان و ئاگادارکراونەتەوە تاوەکو ئێستا دیار نییە ئاراست لە کێوە هاتوو کەوتۆتە خوارەوە بەڵام لە لێکۆڵینەوەکانیاندا بەردەوامن.